لە پێناو پێشگرتن لە بڵاوبوونەوەی پەتای بێدەرمانی کڕۆنادا لە ماڵەکانمان دەمێنینەوە و ئەوەش وەک هەڵوێستێکی مرۆیی و یارمەتیدانی کۆمەڵگەی مرۆڤایەتی سیر دەکەین. مرۆڤی وریا و ژیر و بەبیر قەیرانەکان و کارەساتەکان و تەنانەت لێ قەومانەکانی وەکو هەلێک دەخۆزێتەوە و دەیانکاتە دەرفەت. با ئێمەش ئەم ڕۆژە تاڵ و بە ئازارانە کەینە دەرفەتێک بۆ دابینکردنی خۆراکی ڕۆح و مێشکمان و کات و ساتەکانمان بە کتێب پڕ بکەینەوە. بە دوور بن لە دەرد و بەڵا، ساڵی نوێتان لێ پیرۆز بێ و خەم و ژان و ئازارەکانتان لەگەڵ ساڵی ڕابردوو تێپەڕێت. ئەس نویسە سەلام باڵایی داخوازێژ هەمی هەوڵاتیاتکەم لە هەرێما کوردستانê ku pêgiriyên rênmayên hikûmetê û wezareta tenduristî bikin ji bo vayrûsê koronayê, çunke vayrûseke an ku pejîkeke hemî kesa vedgirît û hemî dunyaya vegirtî, lewran fere em hemî pêgîr bîn da ku leşê me yê sexlem bît û em jî wek xêzan, wek kes, wek her kesek pêgîr bîtin û dîsan xwe berpirsiyara bizanîtin da ku çi xelkê dî tûşî çi nexweşiya nebîtin û سەڵامەتی بۆ تەف مرۆڤاتی و تەف کوردستانی. حکوومەت لە هەر شوێنێکی پێویستی بە ئێمە بێ ئامادەین بۆ هاوکاری بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو ئافاتەی بەرەوکی جیهانی گرتووە. هیوادارم هەمومان بەو پەڕی وشیارەوە مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوە بکەین و بتوانین بە زووترین کات ئەو قۆناغە شتێک پەڕێنین.